وتمان سیستمی حکمرانی لە لوبنان بەو شێوەیە کۆماری پەرلەمانیە سەرۆک کۆمار جۆزێف عەونە کە کریسیانە و سەرۆک وەزیران نەواف سەلامە کە مسلمانی سونەیە سەرۆکی پەرلەمان نەبیە بەڕیە کە مسلمانی شیعەیە سەبارەت بەو دۆخە و بەو پێشبینیی کە یعنی بەو دانووسانی کە پێشبینیە کرێ لە چەند ڕۆژی داهاتووە بکرێ بەڕێز تارق ئەبوو زەینەب توێژەر و پسپۆری کاروباری کەنداوی عەرەبی لە بەیروتەوە لەگەڵمانە بەڕێز تارق سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان جەنابتان ئێستا لە بەیروت جارە پێم بڵێ دۆخی بەیروت چۆنە؟ سەرەتای ئەوەتان باش سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی کەناڵەکەتان و تەواوی بینەران ئەمڕۆ بەڕاستی گرژێکی زۆر هەبوو ئەمە بەهۆی چیە بوو بەهۆی هەر بەردەوامی جەنگەوەیە بەڕاستی لوبنان بەڕاستی تاوەکو ئێستا لە چوارچێوەی دەبێت دانوستانەکاندا بێت کاتێکەوە دانوستانەکان لە نێوان ئێران و ئەمریکا شکست دەهێنێت ئێران بەڕاستی گلۆپی سەوزی بۆ حیزبۆڵە هەڵکردۆژێتەوە جارێکی دیکە بۆ حیزبۆڵە لە نێو لوبناندا بۆ ئەوی کە جەنگەکە بەردەوام بێت. بەڵێ باشە بەڕێز تارق پرسیاری گرنگەوەیە لە ئەنجامی دانوستانەکانە ئایا حکوومەتی لوبنان توانای پابندکردنی حیزبوڵای هەیە بە ئاگر بەستەوە؟ ئەمڕۆ بەڕاشکاوی دەیڵێم هەموو لوبنانیەکان چاڕوانی ئەوە دەکەن بۆ ڕۆژی سێشەممە چونکە کۆبوونەوەیشی گرنگ هەیە لە ئەمریکا لە نێوان باڵوێزی لوبنان و لە ئەمریکا و لەگەڵ باڵوێزی ئیسرائیل لە ئەمریکا لەگەڵیاندا باڵوێزی ئەمریکا لە لوبنان ئەم سەیە کۆ دەبنەوە لە لوبنان بۆ ئەوەی کە ڕێکەوتن بکرێت بۆ ئەوەی کەوە ڕێڕەوی ئاگر بەس دەستنیشان بکرێت بێگومان ئەمڕۆ ئەو گۆڕانکاری کە ڕووی داوە لە دەستپێکی دانوستان ئەمە بەسەرپەرشتی سەرۆک کۆماری لوبنانەوە کە 2 هەفتە لەومەبەر ئاماژە نامەیەکی ئاراستەی کۆمەلگەی نێودوڵەتی ئەمریکا کرد کە گوتی لوبنان دانوستانی ڕاستەوخۆی لەگەڵ ئیسرائیل دەوێت بەم شێوازە بەم ڕێگەیە دانوستانی ڕاستەوخۆ دۆسیەی لوبنان جیاکرایەوە لە دانوستانی ئێران و ئەمریکا کەواتە ئێران بەڕاستی کاری بۆ ئەوە دەکرد ئێران کاری بۆ ئەوە دەکردکەوە دۆسەی لوبنانی دەقۆزێتەوە بەڵام حکوومەتی لوبنان ڕەتی کردەوە گوتی ئێمە خۆمان دانوستان دەکەین دانوستانی ڕاستەوخۆ لەگەڵ ئیسرائیل ڕۆژی شێشەممە لە ئەمریکا. زۆر باشە باسی لایانی سێمە کرد لە ناو دانوستانەکانە ڕۆڵی ناوبژیوان چییە بۆ دۆزینەوەی هاوسەنگی بۆ داواکاریەکانی ئیسرائیل کە جێبەجێ بکرێ و سەروەری لوبنانیش بپارێزرێ؟ لە ڕاستیدا ئەمڕۆ ئەم دانوستەی ڕاستەوخۆ لە نێوان ئیسرائیل و لوبنان ئیسرائیل باڵوێزەکەی نوێنەرایەتی ئەم دانوستانان دەکات لە ئەمریکا لە هەمان کاتدا ئەمریکاش بەڵام ئەمڕۆ قسێکی دیکە هەیە لە لوبنان لەلایەن چاودێرانەوە لەلایەن هەندێک لە بژاردە سیاسیەکانەوە باس لەوە دەکەن کەوا دەمانەوێت کەوا سێم لایەنی چوارەم دەوڵەتێکی عەرەبی کە بەشدار بێت لە دانوستانەکاندا بۆ ئەوەی کە لوبنان بەتەنیا نەبێت لەم دانوستانەدا هەمووان لەسەر ئەوە کە کۆکن پێویستە ئیمارات لەم دانوستانانەدا بەشدار بێت لە دانوستانی نێوان لوبنان و ئیسرائیلدا چونکە ئیمارات بەڕاستی نزیکە لە تەواوی ئەو سێ دەوڵەتە ئیمارات نزیکی زۆری هەیە کێشەی نییە لەگەر هیچ دەوڵەتێکدا کەواتە ئەمڕۆ لوبنان تەسەکە ئەوەیە کە بەتەنیا جێبهێڵدرێ لەو دانوستانەدا لەو کاتەدا هیچ قسەی خۆشی نەبێت دەوڵەتێکی عەرەبی بەشدار نەبێت ئەو دانوستانەدا. بەڵێ زۆر باش ئەی بۆ ناڵێن سعودیە یعنی چونکە کاتی خۆی لە بۆ داوی بەشداری سعودیە ناکەن کاتی خۆی لە ڕێکەوتنامەی تاییف ڕۆڵی جێڕاوە. ئەمڕۆ لە ڕاستیدا شانشینی عەرەبستانی سعودیە تەنانەت وڵاتانی دیکەش بەڕاستی ئەوان پەیوەندی دیبلۆماسیان لەگەڵ ئیسرائیل نییە کاتێکەوە چاودێران لە لوبنان دەڵێت باسی ئیمارات دەکەن چونکە ئیمارات پەیوەندی دیبلۆماسی لەگەڵ ئیسرائیل هەیە لە هەمان کاتدا عەرەبستانی سعودیە
هەندێک کاروباری سیاسی دیکە جێبەجێ دەکات بەڕاستی پاڵپشتی لوبنان دەکات لە کۆمەڵێک بواردا بەڵام لە بابەتی دانوستاندا سعودیان ناتوانێت لوبنان دەیەوێت دەوڵەتێک بێت کە پەیوەندی لەگەڵ ئیسرائیل هەبێت بۆ ئەوەی کەوا ڕێڕەوی دانوستان هیچ گرژێکی تێدا نەبێت لەو دانوستانانەدا. هەر زۆر چاکە باشە تۆ ینی دانوستان لەسەر شەڕێگەکەی کە یەکێک لەلایەنە سەرەکیەکان لەو دانوستانیان نییە ئەسڵەن نازانێ هەر ڕازەیان نە ئەی هەڵوێستی حیزبوڵات چێ سەبارە بەو دانوستانانە ئایا پابەندە بەیان نە ئەمە پرسیارە هەرە جەوهەری و گرنگەکەیە. ئەمڕۆ بە سروشتی دۆخەکە کاتێک کە دەوڵەتی لوبنان حکوومەتی لوبنان بڕیار دەدا دانوستان بکات لەگەڵ ئیسرائیل کەواتە حیزبوڵات دەبێت پابەند بێت بە بڕیارەکانی حکوومەتی لوبنان. بڕیارەکانی حکوومەتی لوبنان بڕیاری مولزمن پێویستە حیزبوڵات چەکدا بنێت بڕیارە نێودوڵەتەکان جێبەجێ بکات. لە هەمان کاتدا ئەمڕۆ بڕیاری دانوستان هەیە کەوا سەرۆکۆمار بڕیاری دانوستانی داوە لەگەڵ ئیسرائیل بە پاڵپشتی تەواوی لایەنە سیاسەکانی زۆرینەی لایەنە سیاسەکانی لوبنانە ئەوەی کە دژایەتی دەکات لەگەڵ ئیسرائیل تەنها حیزبوڵایە تەنانەت سەرۆکی پەرلەمان نەبیه بڕی دژایەتی دانوستان لەگەڵ ئیسرائیل ناکات. لە نێوان لوبنان و ئیسرائیلدا داوای ئاگربەستی کردووە کە جەنگەکەم بوەستێت. تەنانەت ئەمڕۆ شەقامی مەسیحی شەقامی سونە و زۆرینەی لایەنە سیاسەکانی لوبنان لە پشت سەرۆکۆمارەوە دەوەستن پاڵپشتی دەستپێشخەرەکەی سەرۆکۆمار دەکەن بۆ دانوستان لەگەڵ ئیسرائیل. بۆیە کاتێک ئەمڕۆ کاروبارەکان لە یەکتری جا دەکەینەوە دۆسیەی دانوستان لە ئێران جا دەکەینەوە کەواتە حیزبوڵا لاواز دەبێت. بەڕاستی حیزبوڵا بەشێک نیە لەم دانوستانەدا. زۆر باشە گەلی لوبنان چ چاوەڕوانێکیان هەیە بۆ دانوستانەکان ئەوان چیەڵێن؟ لە ڕاستیدا ئێمە ئەوەی کە گەلی لوبنان چاوەڕێی دەکە لە دوو ڕۆژی ڕابردوودا بەڕاستی پەیوەندی هەبوو پەیوەندیی سێقۆڵی هەبوو لە نێوان باڵوێزی لوبنان لە ئەمریکا لەگەڵ باڵوێزی ئیسرائیل لە ئەمریکا لە هەمان کاتدا لەگەڵ باڵوێزی ئەمریکا لە لوبنان ئەمانە پەیوەندی تەلەفۆنیان ئەنجامداوە ئامادەکاریان کردووە بۆ کۆبوونەوەکەی ڕۆژی سێشەممە کەواتە لوبنانیەکان چاوەڕێ دەکەن بۆ ڕۆژی شێشەممە چاوەڕێنکەوە کۆبوونەوەکان ئەنجامێکی لێ بکەوێتەوە ئاگر بەس ڕابگەندرێت دانوستان دەست پێ بکاتە بۆ ئەوەی کەوا کار بکرێت لە پێناو چی لە پێناو بۆ ئەوەی کەوا ئیسرائیل لە خاچی لوبنان بکشێتەوە. ئیسرائیل خاچی لوبنانی داگیر کردووە لەم جەنگەدەدا کەوا بەڕاستی هۆکارەکەش حیزبوڵایە بە ئاماژەی ئێران حیزبوڵا ئەم کارەی کردووە کەواتە بەڕاستی دەوڵەتی لوبنان خاکێکی زۆری لەدەستداوە کە ئیسرائیل ئەو خاکەی داگیر کەواتە ئەمڕۆ بەڕاستی گەلی لوبنان پشت بەدەبەستێت ئەمە سەرەتاک بێ بۆ دانوستانی نێوان هەردوو دەوڵەت سەرەتا ئاگر بەست ڕابگەندرێت بەڕاستی کردە دوژمنکاریەکان بوەستێنرێت لە باشووری لوبنان کار بکرێت زۆر چاک بۆ ئەوەی کەوا هەمووان بگەڕێنەوە ڕێکەوتن و بگەڕێنەوە بۆ دانوستان. باشە کاک تارق بەیەک ڕستە وەڵامم بەرەوە ئایا خۆت هیچ ئومێدێک هیچ دروستکایەکە بینی بۆ ئەو گفتوگۆ دانوستانانە کە ئەنجامی هەبێ بەڕستێک بێ سوپاس دەکەم. ئەمڕۆ لە ڕاستیدا هەمووان چاوەڕێ ئەو دانوستانە دەکەن ئەنجامێکی لێ بکەوێتەوە ئەمە تەنها بوچوونێک نییە ئەمە ئومێدێک نییە. گەلی لوبنان زۆرینەی گەلی لوبنان دەیەوێت کەوا بە ئاشتی بژێت بەبێ جەنگ بژێت. گەلی لوبنان ئەمڕۆ بەڕاستی ماندوو بووە لە جەنگەکان ماندووە بەرگە ناگرێت نایەوێت ئێران دەستوەردان بکات لە لوبنان. لە هەمان کاتە ئێمە ئەو جەنگە هەڕەمەچیەمان لە باشووری لوبنان و لەسەر خاچی لوبنان ناوێت. بەڕاستی ئەوە جەنگی ئێمە نییە ئەمە جەنگی ئێران و ئیسرائیلە لەسەر خاچی لوبنان. ئێمە هەمومان ئومێدمان بەوە هەیە کەوا باڵوێزی لوبنان لە واشنگتن ئەو ئەنجامە بەدەست بێنێت ئەنجامێک بەدەست بێنێت لە پێناو لوبنان ئاگر بەست ڕابگەێنرێت. لە هەمان کاتدا هەمووان پاڵپشتی فەخامەتی سەرۆک کۆمار دەکەین لە پێناو ڕاگەاندنی ئاگر بەست. بەڕێز تارق ئەبوو زەینەب توێژەر و پسپۆڕی کاروباری کەنداوی عەرەبی لە بەیروتەوە لەگەڵ مابووی سوپاس بامە دەبوونی بەڕێستان بەخێر بێت.